سێهەم ئەو خاڵانێکەوە ئەوان وەریان گرتووە ئەو ئەحکامانێکە وەریان گرتووە لە قورئان و سنت پێش ئەوانیش عالمی تر هەبوون کە وەریان گرتووە و دوای ئەوانیش بە هەمان شێوە خەڵکی تر هەیە کە وەری گرتوون ناشێ ئینسانی مسلمان تەقلیدی یەک مەزهەبێکیان بکە لە کاتێکە ئەتوانێت سەیری دلیلی ئەوانی تریش بکە یا دلیلی ئەوانی تری پێگە بۆ نمونە کابراایك تەقلیدی مەزهەبی ئیمامی شافعی کردو تەمان بۆیەش لەم مەزهەبەکە تەقلیدی خودی ئیمامی شافعی بکە ڕحمەتی خوای لێبێ هەم لە عەقیدە هەم لە ئەحکامەکانە نەجاتیە بێ لەو جەدەلە ئیمامی شافعی گومانی تیانێکێکە لە پێشەوەیانی سەلەف هەم لە عەقیدەکە عەقیدەی سەحابەی هەیە هەم لە ئەحکام وەرگرتنیشە ئەفەرمێ هەر وەختێک دەلیلەکانی منتان دلیلی حەدیثتان بۆ ڕوون بەوە حەدیثەکە وەرگن و قسەکەی من بدەن بەو قەدی دیوارەیە بەڵام بۆ ئەڵێن مەزهەبی شافعی لەبەرەوەی متەئەخرینی مەزهەبەکە زۆرتر هی هەموو مەزاهیبەکانی تر متعەصب بوون زۆرتر ئیتر ئەمەیەکەوە فەرزیان کردو توانە مەزهەبەکە بەم شێوەیە وەربگیرە بەڵام ئەمە لە ڕاستیاوان نییە چونکە ئینسان ناتوانێت فقط تەقلیدی یەک مەزهەبێکیان بکاتەوە وا بزانێ دلیل هەمووی لەوێ کۆبێتەوە بۆ نمونە دەستنوێشکان لە مەزهەبی ئیمامی شافعیە ژن و مێردی هەر ژن و پیاوێکی تر ئافرەت و پیاوێکی تر دەستیان بەردەست یەک بکەوێ هەر شوێنێکیان بەرکەوێ جگە لە نینۆکودان دەستنوێژیان نەشکێ بەڵام لە پێی مەزهەبەکانی تر ناشکێەوە دلیلی ئەوانیش بە قووەترە لەبەرەوە ناشە کابرا هەتا ئەمرێ هەر لەسەر ئەمان بێ و دلیلەکەی بۆ ڕوون بۆ تۆ لەولاوە وەری نەگرێت کە دلیلی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوا گەورەش فەرمێ وما ئاتاکم الرەسوول فەخوذوه پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە مەعسوومە بێ هەرچی فەرموو لێی وەربگرین نەک خەڵکیی تری غەیرە مەعسووم